بابەتی گەشت و گوزار وەڕێخستنەوەی ئەم کەرتە بەگشتی پێویستی بە پلانی تۆکمە و وردەکاری تەواو ئەوێت هەتا ئاگاتە سەر لایەنی هۆشداری هەر تاکێک لەم کۆمەلگایە و بەرپرسیارەتی بەرامبەر بە ژینگە و بە هەموو کەرتەکە بەگشتی ئەمە پێویستە کامڕۆ لەگەڵ کەسێکی شارەزا قسەی لەسەر بکەین بە تایبەت کەرتی گەشت و گوزار ئەویش بەڕێز سیروان تۆفیقە کە بەڕێوەبەری بە بازارکردنە لە دەستەی گەشت و گوزار میوانیە مێ لە ستۆدیۆ بەڕێز سیروانم کاتت باش بەخێر هاتی و جژنی ڕەمەزانی شت پیرۆز بێت لە جەژناوی ئینشەڵڵا. جەژن لە ئێوە تاوی کارمەندانی ئەم کەناڵە خۆشەویستە و بینەرانی ئێوە باش. زۆر سپاس. ئەزانین خەڵک ماوەیەکی زۆرە چاوەڕێی گەشت و گەڕانە لە بەرەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان بەسەرداهات بۆنەی نەورۆزیش هەڵگیراوە بۆی کە لەم جژنەدا حەقی بۆ بکرێتەوە. جا ئەو وردەکاریانە ئەو ئامادەکاریانە چین کە وەکو خزمەت گوزاری پێشکەشی گەشتیارێکرێ و هەم لەگەڵیشیدا وەکو هۆشداری و ڕێنمایەکیش ئێوە بۆ گەشتیارانتان هەبێ تا بە کۆی گشتی پرۆسەکە لە لایەنی گەشت و گوزار و بە باشی بەڕێوە بچێت. سپاس بۆم دەرفەتا بێگومان کەرتی گەشت و گوزار لە هەر بۆ نەویاد و نیشتیمانەتەوەکان ئامادەکاری تەواوەکە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی و بەڕێوەبەرەتەکەمە لە سەرجەم شار و شارچووکانی هەرێمی کوردستان بۆی بتوانین لە ئازداخوازی خەڵک و هۆشیاری خەڵک بین بۆیە لێژنەی تایبەتمەند پێکاتوە لە تەواوی شار و شارچووکانی ئێمە لە قەزا و ناحیەکان لە شوێنە گەشتیارەکان بۆی بێتە هەم هاوکاری خەڵک بن هەم ڕێنمایی و ڕەنیشاندەری خەڵک بن چکە وەرزەکە وەرزی بەهار و باران و لافا و زریان و ئەمانە وای کردووە کە ڕەمەزانیش نەیهێش خەڵ لە نەورۆز بچێت دەرەوە پێشبینیمان ئەوەیە بەیانی خەڵکێکی زۆر ڕوو لە سەیرانگا و شوێنە گەشتیارانەکان بۆیە تیمەکانی ئەمە لە تاوای ئەمە دەباشین بە هاوکاری و هەماهەنگی قایمەتی قازا و ناحیەکان و بەرگری شارستانی و پۆلیس و نەخۆشخانەکان بۆی لە هەر ڕووداوێکی نەخوازرا و بتوان بەهانای گەشتیار بۆیە لێرە داوا لە گەشتیارانەکەی نزیک شوێنی ڕووبار و کەنداوەکان نەکەن یاخۆت شوێنی ئەو گژوجیایی کە زۆری لێ نەکەن چکە بەهار و دنیا گەرمە بەرە ئەوەی کەەوە زیندەوەری ئەوانی کە زیان بە خەڵگەیان دێنە دەرەوە ژینگەش بپارێزن سەرڕای ئەوە کە ژینگە بپارێزن خی گەورە ژینگەیەکی جوانی بە ئێمە بەخشیوە داواکارین لە هاونیشتیمانیان و کوردستانیان ئەوان ببنە ڕێنیشاندەری گەشتیاری ئەوان ببنە گایدێک بۆ شتا بتوانین ئەو ژینکە بە ئێمە درراوە ساڵانە بپارێزن بۆی ساڵ بە ساڵ بتوانین گەشتیاری زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان بکەین. باشە بەڕێز سیروان یەکێک لە ڕەگەزەکانی کە گەشت و گوزاری پێ ناسرێتەوە بوونی ئەو خزمەت گوزاریانەیە بە گشتی کە پێشکەش بە گەشتیارەکرێویش لە هۆتێل و ڕێستۆرانت و هەموو تا دوایی شوێنە گەشتیارەکان نەگرێتەوە بوونی ئەمانە لە ڕۆژانی پشوو جژنەکاندا تا چەند لە ژێر مەرج و ڕێنماییدان بۆی کە بەکراوەی بمێننەوە و لە پێشوازی هەموو گەشتیارێکا بێت بۆی کە بتوانن کاتی مانەوەی گەشتیار زیاتر بکەن بۆی کە لە بروی گەشتیارێک ڕۆژێک لێرە بێت سەر چەند شەوێک لێرە بێتە سەر. ئێمە لە ساڵانی ڕابردوو لەو لایەنەوە کێشەمان هەبوو کە شوێنە گەشتیارەکانمان بە تایبەتی چێشخانەکان دایانەخز شوێنە گەشتیارەکان دایانەخز وەکو هەر هاوڵاتیەکی بەڕێز دەچونە گەشت و دەچونە سەیران و جەژنانی خۆیان بەڵام دوای ڕێخستنەوەی ئەم کەرتە لەلایەن دەستەی گەشت و گوزار و بە پێ پلانێکی استراتیژی لە چوارچێوەی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی ڕێژەی گەشتیار زیادکەین و بکەین خزمەت گوزاری زیاتر بە گەشتیار پێشکەشکەین بۆیە هەستایم ئەوەی کە ڕێنمایی دەرکات نابێ ئەم شوێنە گەشتیارانە دابخرێن لە ڕۆژانی ژن بەڵکو دەبێ کارمەندی زیاتر بێنن چکە زیاتر هێزەکە دەکەوێتە سەر ئەوان دەبێت کارمەندی زیاتر بێن و بتوانە خزمەتی گەشتیار بکەن و باشترینشەوە ئەمە ژوای کرد ساڵ بە ساڵ ڕێژەی گەشتیار لە هەرێمی کوردستان بەرەو باشی بڕوا ئێمە ئەگەر ببینین لە ساڵی ڕابردوو گەشتنی سەروی 6 میلیۆن گەشتیار بوو ئەم ساڵ پلانمان هەیە بگەینە سەروی 8 میلیۆن گەشتیار ئەمە بە چوارچێوەی پلانێکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لەگەڵ دەستەی گەشت و گوزار چۆن بتوانین ئەم کەرتە پێشکەین و لە ڕووی ئابووری و بیبەژێنینەوە. دەستان خۆش بەوەی کە گوێمان لێبوو هەر تایبەتە بەو بابەتانەی کە بەڕێستان کارتان لەسەر کردو و ئەمە نیشانەی چییە کە هەریەک لە پامنێرانمان باسی قەرەباڵغی و هاتنی گەشتیارانیانە کرد بینیت سەرنجدا کە هەریەک پامنێرێک باسیەوەیە کرد ڕێژێکی زۆر گەشتیار هاتووە هۆتێلەکان کراونەتەوە ئەمانە بەهۆی چیەوە بووە؟ بێگومان لەگەر کابینی نوێمی دەست بەکاربوونی کابینی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان سێکتەری گەشتیاری وەک یەک لە سێ ڕەکیزەکە ناساند و گرنگی پێدا بۆیە لە چوارچێوە دەستەی گەشت و گوزار پلانێکی 8 ساڵەی پێشکەش بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کرد بە خۆشحاڵیەوە لە کۆبنەوەیکی ئەنجومەنی وەزیران بە ئامادەبوونی بەڕێز سەرۆک وەزیران ئەم پلانی دەستەی گەشت و گوزار پەسەند کرا کە تا ساڵی 2030 ئێمە ژمارەی گەشتیار بگەینە 20 میلیۆن گەشتیار لە هەرێمی کوردستان بۆ ئەمە کۆمەڵێک
ئامانج و کۆمەڵێک تاکتیک دانراوە کە ساڵانە چۆن بتوانین بە شێوەیەکی دروست و زانستیانە ئەم ڕێژە گەشتیارە بەرزکەینەوە بۆی لەگەڵشی بتوانین ژێرخانی ئابوورەکەش پەرێ بدەین. ئەمە بە پێی پلانێکە لەلایەن دەستەی گەشت و گوزار وەزارەتی شارەوانی گەشت و گوزار کاری لەسەر دەکرێت بۆیە ساڵ بە ساڵ گەبرین ئێمە لە ساڵی 2022 ژمارەی گەشتیار لە هەرێمی کوردستان 2 میلیۆن بۆ ساڵی 23 وەتە زیاتر لە 6 میلیۆن ئەم ساڵ بنیازی میگاتە سەر 8 میلیۆن. ئەمە بە پلانێکی دراسەکرا و جێبەجێکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بۆیە خۆشبەختانە بە سوپاسەوە بۆ کارمەندانی گەشت و گوزار لە تاوی شار و شار بەڕێوە گەشتەکان کارەکەن بۆی ئەو ئامانجەی حکوومەتی هەرێمی کوردستان بێنجی ئەوش بژانۆی سێکتەری گەشت و گوزارە لە هەرێمی کوردستان. باشە بەڕێز سیروان باسی واکەی کە چاوەڕێیەکەن پلانەکەی ئێوەداتان ناوە چاوەڕێکن 8 میلیۆن گەشتیار بێت بەڵام کەشوهەوە کاریگەری نابێت لەسەر ئەو ئامانجەی ئێوە هەتانە بێگومان کەشوهەوا کاریگەریە بێ بەڵام دەشتوانی بەلایەنی چێش سوودی لێ بگرین. ئێمە ئەگەر ئەم ساڵێک بارانێکی زۆر باریوە کەواتە بەهارەکەی بۆ ئێمە درێژ کردو ساڵەکەی فێنکترێکە واکە ڕێژەی ئاو و کانیاوەکان زیاتر بێت کەواتە خەڵک زیاتر دێ بۆ گەشتیار. ئێمە ڕاستە لەلایەک بۆ کاریگەری کورتێ بێت لە ماوەی دوورسە بەڵام بۆ ئێمە خازانجی زیاتر بە ڕەنگە بەفر زیاتر بێ بەفر لە ناوچە گەشتیارەکان ئێمە زیاتر بێ ئاو کانیاوەکان ئێمە زیاتر بێ. بێگومان لە بۆ هەر پلانێک ئێمە پلانی دووەمیشمانێ و پلانی سێمیوانێ و کورتیغایانمانێ بۆی بتوانین زۆر جار ئەو مەترسیانی کە دێنە سەر گەشت و گوزاری کوردستان بە پێچوانی کەنەوە بیکەینە هەل و زیاتر پەرە بەکەرتی گەشتیار بدەین لە هەرێمی کوردستان. باشە وەک وەزانرێ ئێمە سروشتی کوردستان خاوەنی چوار وەرزە ئەم چوار وەرزە تا چەند توانراوە گەشتیاری بکرێتە وەرزی واتە گەشتیاری وەرزی زستانە هەبێت بەهار هەبێت پاییز هەبێت چیتان بۆ ئەمە کردووە کە سوودی لێ ببینن بۆ نمونە لە جەژنا بارانە بارێ بەڵام بەدیلیەوە هەبێت کە گەشتیارێکێت بچێت ناوچەیەک بگەڕە شەرت نیە هەر شاخەکان و هەر ناوچە گەشتیارەکان چیتان بۆ ئەمە کردووە؟ ئێمە دەستە گەشت و گوزار بەتەنێ ناتوانێت بگومان لە چوارچێدە تاوی سێکتەر و کەرتەکان هاوکار و هەماهەنگ بن لەگە کەرتی گەشتیاری بۆی بتوانین پێکەوت. بۆ نمونە ئەو ڕۆژە گەشتیارێک نزیکەی 150,000 گەشتیار هاتوۆتە هەرێمی کوردستان لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو خۆی ئێمە ناوچە گەشتیارەکان کراوە نەبوونە بەڵام مۆڵەکانی ئێمە شوێنەکانی ناو شار بازار و بازارەکانی ناو شار توانوێتی ئەم خەڵکە لە خۆ بگرێت و گەشتەکانی خوان زیاتر لە مۆڵ و لە شوێنە شاریاریەکان و ناو شار بەڕێبن. بەڵام ئێمە کاری زیاتر دەکەین بۆی لە ئایندە بتوانین پلانی زیاتر دەچێت لە ئەوانەی کەسە لە ئایندە دێتە کایەوە کۆمەڵێک شوێنی گەشتیاری سەرنجڕاکێش لە ئایندە لە هەرێمی کوردستان دێتەکە. بۆ نمونە ئەگەر ببینن زاخۆ ئەم ساڵ بوو ئەوەی کە هاندەر بێ خەڵکی ئێمە ڕوو لە وڵاتانی دەرەوەنەکە سەری ساڵ بچێت لە زاخۆ تەنانەت خەڵکی خۆشمان لە بچێت لە زاخۆ سەری ساڵ بەڕێکە کەواتە ئەو پلانی حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە بە بژان و ژێرخانی ئابووری کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان وای کردووە ئێمە لەوانە کاریگەری نەکەین و بە پێچانەوە کەرتی گەشتیاری بەرەو پێشبەرین. باشە کاتێکە بەرەو پێشچوونی کەرتی گەشتیاریەتە ئاراوە ئەکرێتە یەکێک لە سەرچاوەکانی داهات ئەم داهاتە چۆن ئەبێت پلانی بۆ دانرێ بۆی کە حکوومەت بتوانێت سوودی لێ ببینێتەوە دابەشی بکاتەوە بەسەر ینی ببێتە داهاتێک بۆ حکوومەت چونکە زۆر جار شوێنەکان کەرتی تایبەتن یاخود هاوڵاتیە کە بۆ خۆی خاوەنی کەپرێکی گەشتیاریە چۆن ئەتوانرێ بە چ استراتیژ و میکانیزمێک کە ئەمە سوودی لێ ببینرێتەوە؟ ئێمە کەرتی گەشت و گوزار لەو کەرتانە کە تایبەتن داهاتەکەی 100% بۆ جیفانی هاوڵاتیانە چکە بەڵام ئێمە ئەوەی کە دەبێتە داهات بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی جارێکە لە ژێرخانەکەی و لە هاوڵاتیان سەرفێکاتەوە لە ڕێی باج و ڕسوماتی کە ساڵانە لە ڕێگای ئەو مۆڵەتە گەشتیاریانە وەرەجێ لە کۆمپانیەکان لە بنکە گەشتیاریەکان لە هوتێل و چێشخانەکان کە ساڵانە وەرەگرێت لە بەرامبەر ڕسوماتی کارکردنیانە ئەوە دەبێتەوە داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ پرۆژە گەشتیاریەکانی هەمووش لە بواری مارکتینگ و بە بازارکردن جارێکە خەرجەکاتەوە بۆی بتوانێت پەرە بۆ کەرتە بدات. باشە پسپۆڕیەکەی تۆ لە بە بازارکردنە لە کەرتی گەشتیاری لە ناو هەرێمی کوردستان کللتوری خەڵکی ئێمە فێری بە بازارکردن بووە بە کەرتی گەشتیاریەوە ئەنی کللتوری بازارکردنی هەیە بۆ گەشتیاری یاخودنا چۆنە و کللتوری هەیەی دەزانی ئێمە بۆ خۆی بە بازارکردن بۆ خۆی علمێکی نوێ تازە هاتووەکە بەڵام خەڵکی ئێمە ساڵ بە ساڵەکە تەماشاکە پێشتر گەشت و گوزار لە قەتیز بوو لە ناو شارەکانە بەڵام ئێستا بچێت لە گوندێکی ئێمە لادێکی ئێمە لە سلێمانی بێ لە هەڵەبجە بێ لە خانەقین بێ پەرەی بە شوێنەکەی خۆیدا و گەشتیارێکە لە ڕێی سوۆسیال میدیاوە دێت بە بازارکردن و مارکتینگ بۆ شوێنەکەی خۆیەکە کەواتە هۆشیارێک لای خەڵک پیدا بۆ خۆی بتوانێت بە بازارکردن بکە بۆ ئەو براندەی کە بچووکەی کە خۆ هەیەی شوێنێکی گەشتیاریە کەپرێکە چێشتخانەیەکە یاخود خواردنێکی کوردەواریە کە بابیەکە خێزانێک دایان ناوە لە شوێنێک وای کردو ئەمەوا بکەن
بۆ خۆیان بە بازارکردن بە براندەکەی خۆیان بناسێن و خەڵکێکی زۆری ڕوان تێ بکە ئێمە هەر لە ئاوی سەرەوە لە زاخ و لەوانە خەس شوێنمان هەیە زۆر بچووکە بەڵام توانیوە مارکتینگێکی وا بکە قەڵەبەڕێکی زۆر بکەن ساڵ بە ساڵ هۆشیاری لای خەڵک زیاترە بێ ئەمەش هاوکار و هەماهەنگ بووینە چونکە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر شوێنێک پێویستیان بە ئێمە بێت هاوکاریان بووین لەبارەی ناساندن و بە بازارکردنی شوێنەکانیان و بەبێ بەرامبەر بۆ بتوانین زۆرترین خزمەت بە هاوڵاتیان و خەڵکی خۆمان بکەین لە هەرێمی کوردستان. جاوە هاوکاریکی باشە و پاڵپشتێکی ڕاستە و خۆشە کاتێکە کەسێک بە بازارکردنی کارەکەی خۆیان ئەکات حکوومەت نەک باجی ناخاتە سەر لە ئەگەر کارەکەی بچووک بێ پرۆژەکەی بچووک بێ بگرە هاوکاریشێکە. ئەو گەشتیارانەی کە هێنە هەرێمی کوردستانەوە زیاتر لە کام وڵات و کام ناوچەوەیە؟ ئێمە گەشتیارانی هەرێمی کوردستان 170 بۆ 75 لە ناوەند و خواروی عێراقەوە دێن لە کەواتە عەرب 125 بۆ 30 کە ئەمە لە ساڵانی ڕابردوو ژمارەکە 105 بوو بۆ دە بەڵام ئێستا 125 بۆ 30 گەشتیاری ئێمە خەڵکی ئەوروپی خەڵکی کەنداوی عەربینە خەڵکی وڵاتانی دەوروبەرن خۆشبەختانە ئێمە بە بەردەوام گروپی خەڵکانی ئەوروپامان هەیە کە سەردانی هەرێمی کوردستانەکەن ئەمە ئەو 125 بەرامبەر ڕەنگە بە 175ەکەی کە داهات بوو هەرێمی کوردستان بێت چونکە ئەوانەی پێڵەن عملەی ساعبە یاخۆ دراوی گرانبەها ئەمانە نەدەینە هەرێمی کوردستان و پارەی زیاتر سەرفەکەن بۆیە ئێمە ئامانجەکەی ئێمە بتوانین ئەو ڕۆژەی گەشتیاری بیانی و وڵاتانی دەوروبەر زیاتر بکەین بۆ هەرێمی کوردستان بەراورد بە گەشتیارانی ناوەندی خواروی عێراق. باشە پلانەکانتان چڕوپڕن بەڵام من لێرە مەبەستمەکە فۆکەس بخەینە سەر هەرە دیار و گرنگەکانیان. ئێوە بەنیاز بوون پلانتان هەبوو پلاتفۆرمێکی ئۆنلاین دروست بکەن بۆ ئەوەی کە هەم لە ڕووی گەشتیاریەوە خزمەت بکات و ناوچە گەشتیاریەکانیش لە ئۆنلاینە تۆمار کرابێت بۆی کە من سەردانی وڵاتێکەکەم چۆنە بینم چەند ناوچەی گەشتیاری هەیە لەکوێی ڕاستەوخۆ هۆتێلی هەیە یا هەر شتێکی تری هەیە ئاسان بێ بە هەمان شێوەش ئەمە لە کوردستان بێ ئەو پلانە گەشتۆ بکوێ. ئەمە پلاتفۆرمەکەمان جگە پێشتر هەموو بەڵام دەمانێت پردوێن وبسایتی دەستەی گەشت و گوزار کە داتا و زانیاری تەواوی کوردستانی تێدا بە 5 زمانی سەرەکیە بە کوردی بە عەربی بە ئینگلیزی بە ئەڵمانی بە تورکیا کە گەشتیار وا دەکات پێویستی بە هیچ نەبێت پێویستی بۆ ئوتێل دەتوانێت لە ڕێەوە حەجزی بکە بۆ کوێ گەشتکە مەسەلەن کەش و هەوا چۆنە وێنەکانمان چۆنە چەند ئوتێل چەند چێسخانە تەنانەت نرخەکان و ژمارە ژوورەکانی شتیدایە ئەو سرویسش پێشکەشەکاتیدا بۆیە ئێمە لەو بوارە ئێستا خەریکی ئەپلیکیشنێکی گەشین کە بتوانانی ئەپلیکیشنی ئەوەی کە پێیان پێشتر گایدی گەشتیاری بەڵام ئەم دەمانێت بە شێوازێکی نوێتر بخێنێ بەردەستی گەشتیاران جگە لەوەی ساڵانە ئێمە چەندین بڕۆشۆر و ڕێبەری گەشتیاری دروست دەکەین کە وەکو کاغزی بە گەشتیار بەبێ بەرامبەر لە بازگە و خاڵەسوونەکان بەسەر هاوڵاتیان دەبەشن بەڵام ئۆنلاینیان دەمانەوێت لە ئایندەیەکی نزیک دەکوێتە بەردەستی گەشتیار بۆی بتوانێت لە ڕاستەوخۆ لە وڵاتەکەی خۆی سوودی لێ ببینێت. زۆر باشە سوپاس دەکەین بەڕێز سیروان لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاری وردوانەوە پلانانەی دەستەی گەشت و گوزار و بە کۆی گشتی کردی گەشتیاری بۆ ئێمە خستە ڕوو بە خێراتن دووبارە جەژنتان پیرۆز بێت. سوپاس دەژنێوە.